وزۆر دابیر لەوە دەکەمەوە دەڵێم باوکم بۆ مەینەتە منی پێگەیاندەوە بە هەموو ئازارە بە حەفلەت تەخەڕوج نەکەم. زۆر جار دەکەم دەڵێم نایکەم نامەوێت بۆچی من شەهادەکە وەرەگرم و تەواو ڕسمێک بە کڵاوەکە بگرم یان شتێک ئاسایی و تەواو. بەڵام کاتێک کە هاوڕێکان ببین بەم شێوەیە ئەوەندە لەبین گوێم دێڵێنەوە مێشکم وەکو خارابێ ئەو هەلیاتوە ئەوەندە بیری لێ بکەمەوە دەڵم با منیش بکەم وەکو ئەوان لە تەمەنم یەک جارە و بەخۆشی ئەو ڕۆژە بەڕێ بکەم بەجلێکی جوان. ئێستا قسمی داخلەکەتان هەمووی بۆ باسە؟ هەمووی ئەو باسە یعنی وابزانام شەوانە سەعیکردنیشی دانێ تەنها باسی ئەوە چی لەبەرکەین چی لەبەر نەکەین چی بکەین چۆن بکەین چ گوڵێک بکڕین چۆن بێ و چ ساڵۆنێک بگرین. زین چی کچی خۆم تۆ 4 ساڵتە تەخەڕوجەکەی لە زانکۆ تۆ ئەمانی کە ڕاستە کە هاوڕێ برادرت بەم شێوازاکەن بەڵام تۆ هەوڵ بە تۆ کاریگەریت زیاتر بێ لەسەر ئەوان تۆ ناکرێت بۆ نمونە تۆ نسیحەتی ئەوان بکەیت تۆ قسە لەگەڵ ئەوانە بکەیت تۆ کاریگەریەکەت زیاتر بێ لە بەبری ئەوەی بەوان کاریگەربی خۆت کاریگەریەکەت زیاد کردکە لەسەر ئەوان یعنی تۆ بیسەلمێنە بۆیان کە من تەخەڕوجەکەم بەڵام کەمترین پارەش سەرفەکەم. یعنی تۆ بەو شێوازی کە حسابت کرد ئەگەر ساڵۆنەکەی 150 بێ و جلەکانی 300 بێت و گوڵەکەی و مێزەکەی و عەزیەکەی ئێوارەی و ینی حسابی کە ئەمانە هەموو یەکگاتە 600 دلارێک. جا باشە تۆ کوخۆتەڵی باوکم کرێکاریەکە و دایکم ژنی ماڵەوەی و ئەم لەبری ئەوەی ئەم کێشانە دروستکەی وەرە بیر لەوە بکەرەوە نا تۆ خۆت بە کەمترین مەسرف چۆرە ناو ئاهەنگی تەخەڕوجیشە و سەربەرزانە و ئەسڵ تۆ ئەوەنە گرنگی بە خوێندنەکەت بە گرنگی بە شەهادەکە بە گرنگی بەوە بە کە تۆبی بە خاوەنی بڕوانامەیەک لە بوارەکەی خۆتە چ پێویستەکە ئەمەنە گرنگی بەمە بن حتا لە ناو داخلەکانی شانی ئەمە پێویستەکات کەسێک بێت قسەیان بۆ بکە کۆیان کاتەوە یعنی ئەمە زۆر گرنگە کە لە بریەوەی ئەم مەسرفە زۆرە لە بری ئەوەی کە ئێستا لە کاتی ئەوەیە کە نزیکە بنەوە لە تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ و ئەمانە لە بریەوەی گوێبوانە بن ئەسڵ هەر بەحسی تەخەڕوجە ئێستا لە زانکۆیە. ئەی باشە خۆتان ئامادە کردو بۆ توێژینەوە بۆ بەحسی تەخەڕوجتان و ئەو نەگرنگی بە مەجالتانەیە گرنگی بە ئاهەنگێک بن. من ئەو 3 ساڵی پێشتر کە خوێندم و زۆر باش لەگەڵی ڕۆشتم دەرەجەم زۆر باش بۆ بەڵام کە هاتومە چوار ئەوەندەی باسی تەخەڕوج و ئەو شتان دەکرێت بەجددی سعیم پێ ناکرێت زۆر خراپ بمە ساڵەکانی پێشتر. ینی بەداخەوە لە بارتەوەی تەرکیزی خوێندکار بەرن بۆ ئەوەی کە دەستکا بە خوێندن بەحسی تەخەڕوج کە توێژینەوە بکە کورە عیلمەکەی خۆی دەرخا لە مەرحەلەی 4 چکە مەرحەلەی 4 زۆر گرنگە. یەکێکە لە قۆناغە گرنگەکان بۆ خوێندکار بۆ قوتابی بەڵام بەداخەوە ئاوا معنی ئێسا و مێشکتان مەشغوڵە بە بابەتێک کە خۆی بابەتە گرنگەکە نیە کە ئەسڵی بابەتەکە نیە لە زانکۆیە. ینی من پێم ناخۆشە کە ئێستا ئەمە ببێ بە کێشە لە ناو خوێندکارانە کە جل و ساڵۆن و گوڵ و عەزی و ڕازانەوەی مێز و ئەمە ئێستا کێشە بێ لە بری ئەوەی کە ئێستا ئەوان گەورەترین کێشیانەوە بێ کە چۆن گەورەترین بەحس تەقدیم بکەن کە توێژینەوەیان هەبێ کە خزمەتێکی وڵاتەکە بکەن کە خزمەتێکی داهاتووی ئەم کوردستانە بکەن. جا کچی خۆم تۆ با من هەندێک شت بە تۆ بڵێم تۆ ماشەڵڵا کچێکی عاقڵی ئەنجە دوایەوە لە دەروی شاری هاتوویتە ناو سلێمانی لێرە ئەخوێنیت تۆ بیسەلمێنە بۆ هەموو دەوروبەر کە تۆ کەسێکی زۆر بەهێزی بەم شتانە خەفەت مەخۆ بڵێ بەڵای من باوکم کرێکارە و ناتوانێت ئەو پارێن بۆ دابین کەعنێ ئەمە مەکە بە خەفەتی خۆت چکە تۆ گەربیکەی بە خەفەتی خۆت سبێنێ خوشکەکانی شت چێکن ئەیوە نیە تۆ خوشکی شت هەیە و ئانیشە چنە مەرحەلەی 4 ئەسڵ تۆ ببە بە پێشەنگێکی باش بۆ خوشکەکانی شت ببە بە پێشەنگێک بڵێ من ئەچمە ئاهەنگی تەخەڕوجیشە و کەمترین مەسرەفی شەکەم بە باوکو دایکم